سەبارەت بە توندوتیژی ئەگەر ئێمە پێناسێکی توندوتیژی بکەین ئەتوانین بڵین ماف زەوکردن ماف خواردن سەبارەت بە توندوتیژی بەرامبەر ژنانیش ئەگەڕێتەوە بۆ پیاوسالاری ئەویش ئەتوانم بڵێم کەسێکی لە پشتەوەی یاخود ئەتوانین بڵین دابوونەروت و کەلتور زاڵە بەسەر ئەو کێشەیە سەبارەت بە کەیسی ژینە ئەمینی ئەتوانم بڵێم کە کوژراوە و غەدری لێکراوە لەسەرەوەی تۆزێک کە قژی دیار بۆ و لەچکەکەی بەجوانی نەپۆشیوە لەلایەن هێزی ئەمنی ئێرانەوە کە ئەشکەنجیاندا و لە دواییدا کۆچی دوایی کردو تەبعەن جێی داخە ئێمە زۆر دڵگرانین لە هەر شوێنێکی ئەم دنیاە ژن بە بێتاوان کوژرێت تەبعەن جێی داخە و ئێمە نیگەرانین هەرچێکیشمان لە توانە بێ کردومان ئەگەر بە تەنیا قسەیەک بێ بە تەنیا دروشمێکیش بێ ناڕزایی خۆمان دەربڕیوە سیستەم و دەسەڵات کاریگەریکی ئەتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر هەیەی لەبەرەوەی جاری وایە کە توندوتیژیەکە کرێ بۆ نمونە کەسێک ئەکوژرێ یاخۆت سوکایەتی پێکرێ کە ئەگاتە دادگا و محکەمە سیرەکەی یاسا بەرقەرار نییە ئەمانە ژەگەڕێتەوە بۆ ئەوی کە کەسێک لە پشتیانەوەیە یا لە ناو سجنا قەڵەویانەکەن و دوایی دەربازە بن لەبەرەوە بتێونەتەوێ ئەمانەش هەمی هۆکارن کە کەسێک لە پشتیانە و پشت ئەسوورن لەو ناحەقی کە بەرامبەر ژنانەیکەن بە تەئکید من ئەتوانم بڵێم لە وڵاتە کە ئێرانە یەکەم توندوتیژی سەرەکی ئەوەیە کە بە زۆر لە چکیان پێەکەن یعنی ئەمە کە من ئازادم لە چک بکەم یانەکەم لەبەرەوەی خودی خۆم و خوایە کە دین بپارێزم دیندار بم بەڵام ئەمان بە زۆر لە چکەکە ئەکەن بەو کەسە ئەمەش دەسەڵاتێکە بە تەئکید ژنان لە هەر کات و سەردەمێکە ئەتوانم بڵێم پیرۆزی ژن تکایە با پیاوان تێکی نێن لە من نایە مەسەر ئەو بڵێ میسە پیا و سالارێ لەوە چێ شوێنێ بۆ شوێنێ جیاوازی هەبێ لە هەنێ شوێن زۆر بە یعنی بەخستی پیا و سالاریە لە هەنێ شوێن ژنا بەڵام وەکو ئامی شوێنەکان سیرکی پیا و سالاریە لێرەیە ژنان ئەبێ چی بن ئەبێ بێن هوشیار بن خۆیان پیاوانش هوشیارکەنەوە هەر کاتێک هەر تاکێکی ئەم میلەتەی ئێمە ئەگەر خۆی وشیار نکاتەوە و خێزانەکەی خۆی وشیار نکاتەوانێ دڵنیا بن لە هەموو شوێنێکا پیا و سالاری و ئەو شتانە ڕۆیە وڵا زۆر بەداخەوە بۆ ژینە کە ئێستا لەوانەیە ئێران بە ناوی ئەوەی کە ئیسلامەت و سەرپۆشی فڕێیا و یا نیمچەڕووتی پێوە دیار بووە خۆی ئێران خۆی لە خۆیە مسلمانێکی وان نییە کە بێ داکۆکی کاربێ لە مسلمانان من خۆم وەکو خۆم هەر بڕۆم بە مسلمانێتی ئێران نییە لەبەرەوە تۆ تەماشاکەی لە ئێرانە ئەو پەڕی دژایەتی بەرامبەر مرۆڤایەتی ئەکرێ کۆڵانەکانیان بە ئاشکرا ئێران خەڵکەکەی مەشغوڵ کردو بە تلیاک و بە حەشیشە و ئەم بەم جۆرە شتانەوە تۆ وەرە ڕێڕەوی ئەوانە بگۆڕنەوەکو بێ دژایەتی سەرپۆشەکەی ژینا بکەیت کەواتە بەڵێ بە نەکژن پیا و مناڵ یعنی هیچ مافێکی مرۆڤایەتی لە ئێرانان نییە وڵی مەکو پێم وتی ئەبێ لە پێش خۆیان وشیارکەنەوانێ یعنی ژن ئەگەر هەر بۆ نمونە لە هەر شوێنێکە قبولی کرد دەست بەسەر بێت و ڕێگری هەموو شتێکی لێکر و دیفاع لە خۆی نەکە زیاتر شتە زاڵە بێ بەسەریا لەبەرەوە ژن ئەبێ خۆی داکۆکی کار بێت لە مافەکانی خۆی ئەبێ خەباتی بۆ بکە ئەبێ هوشیار بێ تێگەی ئەمە یعنی ئەبێ خەباتێکی باشی بۆ بکات هەتا ئاگاتە ئاواتەکانیان